قوتابخانەی تۆپی پێی ڕاستی بە دروشمی وەرزش دەکەینە سەکۆی بەهاپارێزی چوارەمین ساڵیەتی دامەزرانی قوتابخانەکەیانی بە ئامادەبوونی کەسوکاری فێرخوازان و یاریزانی قوتابخانەکە کردەوە. لە ساڵی 2015 قوتابخانەی تۆپی ڕاستی دامەزراوە لەسەر 3 زیاتر لە 7 یاریزانی هەیە لە چەندین خولە و پاڵەوانتی بەشداری کردو و لە زۆربەیاندا پلەی یەکەمی بەدەست هێناوە. قوتابخانەی تۆپی پێی ڕاستی بە دروشمی وەرزش دەکەینە سەکۆی بە پارێزی چوارەمین ساڵیەتی دامەزراندنی قوتابخانەکەیان بە ئامادەبوونی کەسوکاری فێرخوازان و یاریزانانی قوتابخانەکە کردەوە. سەرپەرشتیاری گشتی قوتابخانەی تۆپی پێی ڕاستی دەڵێت هەرچەندە ڕێگری و بربەستی دارایی لە بەردەمماندایە بەڵام نەیانێشتووە کاریگەری لەسەر پێشکەوتنی قوتابخانەکەیان هەبێت. ئەو ئاستەنگانەی هاتوونەتە ڕێگەی ئێمە ئەوە یەکەم فێرگەیە هیچ بودجەیەکی حکومی حیزبی نییە لە هیچ لایەکەوە پشتی بەستووە بە هاوکاری دۆستان و لایەنگران و خێرخوازان وەروە ئەندامانی فێرگەکەش فێرخوازەکان مانگانە هەندێکیان ئەوانی کە توانیان هەیە مانگانە هاوبەشێکی 5,000 دیناری یەکەن. لە ڕاستیە فێرگەیەکی وەکو ئەو فێرگەی ئێمە کە بەجود و کۆشی هەموو لایەک بە تایبەتی ڕاهێنەرانی خۆبەخشی بەڕێزمان توانیمان ئێمە 3 ئاست بەڕێوەبەرین لەگەڵ ئاستێکی تازە پێگەشتوانە. لە قوتابخانەی تۆپی پێی ڕاستی جگە لە بواری وەرزشی پەروەردە و خۆشەویستی و ڕێز یەکێکە لەوانە سەرەکیەکان کە پێویستە هەموو یاریزانێک لەگەڵ کەشەکردنی لە بواری تۆپی پێدا گرنگی تایبەتیش بە وانە پەروەردەیەکە بدات و یاریزانێکی ڕەوشت بەرز بێت لە ناو یاریگادا. فێرگەی تۆپی پێی ڕاستی لە دێرینەوە دەستی بە تەمرینەکان کردووە بەڕاستی ئەگەر سێریکەین زۆر بەرەو پێشووە. فێرگەی تۆپی پێی ڕاستی مامۆستاکانی زۆر دڵسۆزن و ئێمە لە یاریەکانە زۆر پەرە بە بردنەوە ناین لە ڕووی بردنەوە بەرک و پەرە بە ئەدەب و ئەخلاق و ڕەوشتین. بەڕاستی فێرگەی تۆپی پێی ڕاستی بە دڵسۆزانە کار بۆ قوتابیەکانی دەکات. زانی زۆر باشمانێ لە دەورەکانیشە پلەی باشمان بەدەستێناوە لە ڕووی ئەدەب و ئەخلاقەوە هەمومان باشین و یاریزانی باشمانەیە لە ڕووی یاریکردنەوە. ڕۆژنامەنووسێکی وەرزشی هەڵەبجە دەڵێت کردنەوەی قوتابخانەی تۆپی پێی ڕاستی پێویستێکی ناوچەکە بوو. جیاواز لە قوتابخانەکانی دیکە لە بواری وەرزش و پەروەردەی ئیسلامی و ڕەوشت بەرزی یاریزانی لێهاتوو بەتوانە پێدەگەیەنێت. ئەوەی کە زۆر جێگەی گرنگی پێدانە ئەبینی ئەمڕۆ کۆمەڵێک لە یاریزانەکانیان خەڵاتی تایبەت دەکرێن بەوەی کە توانیوانە لە ماوەیەکە 50 فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەرکەنەها چەند جوانە مناڵەکە بنێری بۆ شوێنێ بێخەمی لەوەی کە بێ بە یاریزانی تۆپی پێ و فێرەکرێ بێخەمی لە ئەدەب و ڕەوشتی بێخەمی لەوەشی کە بوارە ئیسلامی و موسڵمانەتەکەشی پشتگوێ ناکرێت کە بەڕاستی ئەمە تەنها لە فێرگەی ڕاستیان ڕەنگی داوەتەوە. هیوای تەمەندرێژیان بۆ خوازم هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن. لە ساڵی 2015 قوتابخانەی تۆپی پێی ڕاستی دامەزراوە زیاتر لە 7 یاریزانی لە 3 ئاستی جیاوازەیە لە چەندین خولە و پاڵەوانێتی بەشداری کردووە و لە زۆربەیاندا پلەی یەکەمی بەدەستێناوە. لە مەراسیمێکیشدا خەڵاتی ڕێزلێنان بە دامەزرێنەرانی قوتابخانەکە و یاریزانەکانی بەخشرا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.